کورد یعنی سروشت بەڕاستی ئەوەشی کە تا ئێستا کوردی هێشتوتەوانێت چکە ئێمە دوژمنمان زۆرت بەڵام سروشتەکە ئێمەی پاراستووە بۆیە لەم ڕێگە ئەم چالاشیانەوە فیلم فاوندیشنمانەوێت چۆن ئێمە جارێکی تر لەگەڵ سروشتە ئاش بینەوە داوای لەبوردن لە دایکی سروشت بکەین لە ڕۆشتنی ئێمە بۆ ناو قوڵایی سروشت وردە وردە سبێنێ ئەتوانی داکۆشی لەوە بکەین کە دیفاعی لێ بکەین کە ئەم سروشتە هی ئەوەی بپارێزگەن. ئێمە بەڕاستی ئێمە یەکەم چالاکی ئەوەی من ئاگدار بم کە جۆینی ڤیم فاوندیشن بووین ئێمە لە ڕاستیەکێکە لەو چارەکانەی کە زۆر جێگی دڵخۆشیە بۆ ئێمە وەکو بەشی ژینگە ئەوە هەستەکەم بۆ هەموو حاڵەتیانیش پێویستیان پێ ئەبێ. ساین بە ئەنجامدانی گەشتێک بۆ دوورگەی ئەشکەوتە ڕووخاو لە ناو دەریاچەی دووکان ئێمە ساین چالاکیەکمان ئەنجامما چالاکیەکە کۆکردنەوەی پیسیەکانی شوێنەکە بوو کە نزیکەی 25 کیسەمان کۆکردەوە زیاتریان پلاستیک بوون لە پلاستیک لە بڵی پلاستیکتەوە لە بڵی عراقتەوە لە شوشەتەوە لە مەقەڵی لە دنێرگە لە نعل دا ئەنواع نعل پێڵاو نازانمانە بە پیپەتی ڕۆنەوە نازانم بۆ بەجێیەڵن جا بەڕاستی کارە ساتە ینی ئێمە خوێندکارەکانیشمان وا ڕاهێنا کە لەسەرەوەی کە ئەوەی کە هەڵیەگرنەوە بزانت چییە کەیکەنە علاگەی خۆڵەکەوە و وەزنەکەشی بزانی چەندێکەوەکەینەوە و چەند علاگەی خۆڵیش پڕەکەین بەڕاستی لە ماوەی 2 ساعاتە ئێمە چەندێکمان پێکەوەکرێتەوەوانش ڕێژێکی زۆری پێکاتەکان بریتی بوون لە پلاستیک کە هەمومان نەزانین پلاستیک یەکێکە لەو پیسکەرانی کە زۆر زیانی هەیە بۆ ژینگە ئەگەر مروری زەمەنیش بێ لەماوەکی دوور و درێژیش بێ کاریگەری خۆی هەر هەیە لەسەر هاوڵاتیان ناوچەکە بەتایبەتی بۆ ئاو کە ئاوەکە ڕاستەخۆ ئێمە ئاوی دوکان بۆ خواردنەوە پشتی پێ بەستین ڕاستە خوێندکاری بەشی ژینگە بەڵام ئەگەر لەوێش نەبووینایە ئەم چالاکیە ئەکید سوودێکی زۆری هەیە بۆ هەموو کەسێک کە بتوانێت چالاکیەکی لەو شێوەی ئەنجام بە جا بۆیە بەڕاستی لە ڕێگەی چالاکیەکەەوە تۆ بە نەزەری دەرزە خوێنی خۆشە بە عملی بیتە دەرەوانە بزانی چۆن ژینگە پاراستنەکەی لە کوایە ینی بۆ ئەو خاشاکەی کە مرۆڤ لێی بەجێ دەمێنێت چییە؟ یعنی ئەوەی کە لێرە دەیبینی ئەوەی لێرە دەگوزارە هیچی حیوانات نییە هەموو هی مرۆڤە بەڕاستی بەداخەوەی لێرە دەبیرێت عەقڵ تەسەوری ناکات. چالاکیەکان زۆر باش بوو دەستخۆشیان لێکەین بە هاوکاری فیلم فاوندیشن و سەرۆکایەتی بەش توانیمانم چالاکیان ئەنجام بین. هیوادارین وەکوتم هیوادارین دووبارە ئێڵێمەوە ئەم هەنگاوی ئێمە ببێتە هۆکارێک بۆ هۆشارکردنەوەی هاوڵاتیانمان بەگشتی وە گەشتیارانی بەڕێز بە تایبەتی لەبەرەوەی ئەوانەی کە بینیمان زۆربەی پێکاتی ئەو پلاستیکانی کە لە ئەنجامی گەشتاریە بەکاری هێنن گەشتیارەکان لێرە کۆمان کردوێتەوە. ئێمە کە دیفاع لە سروشتەکەمان ناکەین نازانین چیمان هەیە ئەگەر بزانین چیمان هەیە لە ئێستاە جوانترین شتی کورد کە ما بێتوانێت سروشتەکەی لە ئێستاە ئەوەی کە ماوە فریایی نەکەوین کە تیاچوو ئێمەش بە دوایەتیاچین جا بۆیە بەڕاستی ئەم چالاکیانە زۆر گرنگە ئاشبوونەوەیەکە لەگەڵ سروشتە سروشت
پەیوەندیشی ڕاستە و خۆمان هەیە هەمومان ئەو زیندەوەرانە هەمومان پێکەوە ڕەبتین بەیەکەوە سروشت هەمومانی پێکەوە ژیانوە سەرچاوە ئاوەکان هەمومانی کۆ کردوێتەوە ئەم ئاوە زۆ گرنگە لەبەرەوەی سەرچاوی ژیانی نەک هەر ئێمە دنیای کۆمەڵگای تر هەتا ئەگاتەوە شەتڵ عەرەب لەسەر ئەم ئاوە دەژین